ئازیزان خۆشەویستان سڵاتان لەبێت لە دوایمین ئەڵلقەی پرۆگرامی دەپرسم لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دینە وڵاتان. لە پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە تەندروستی دەکەین. بێگومان ماوەیەکی زۆرە کە ئەو کەسانی بەڕۆژوە بن بۆ ماوەی چەند سەعاتێک لە ڕۆژدا لە خواردن و خواردنەوە بەدوور دەبن. بەرەو جەژن دەڕۆین دەبێت چی بکەین بۆ ئەوەی کە تەندروستیمان پارێزراو بێت. ئەمانە و چەند پرسیارێکی تر لە پسپۆرێکی تایبەت دەکەین. هیواخوازم کە بینەرمان بن. لە پرۆگرامی ئەمڕۆماندا بە خۆشحاڵیەوە زۆر بەڕێز دکتۆر محەممەد عومەر محەممەد کە ڕاوێژکاری هەناوین. پرسیارەکانمان ئاراستەی بەڕێزیان دەکەین. بینەرمان بن. دکتۆر زۆر بەخێر بیت. سپاسانێک. دکتۆر دەکرێت پێمان بڵێیت چۆن وا بکەین کە تەندروستێکی باش و پارێزراومان هەبێت. بەڵێ. پێشێکی زۆر سپاس بۆ کەناڵی سلەیمانی بۆ ئەم دیدارە. سپاس بۆ جەنابەت. تەندروستی مرۆڤ پەیوەندی بە چەند هۆکارێکی سەرەکیەوە هەیە و یەکێ لە بابەتە گرنگەکان بابەتی خۆراکی دروستە و بابەتی خۆراک تەنها مانگی ڕەمەزانی پیرۆز نییە. مانگی ڕەمەزان و جەژن و دوای جەژن و هەموو ژیانی مرۆڤ هەر لە ڕۆژۆ کە مناڵ لەدایکە بێ بە شیر خواردن دەست پێکات تاکو مردن خواردن پێویستە بۆ بەردەوامی ژیان وەکو سەرچاوەیەکی وزە و لەشی مرۆڤ پێویستی بە جۆرەکانی خواردن هەیە لە پرۆتین، لە چەوری، لە کاربۆهیدرێت، لە ئاو، لە خوێ، لە ڤیتامین و ژمارەیەک مادەی تریش هەن کە بە شێوەیەکی زۆر کەم پێویستە بن پێیانڵێن تریس ئلیمنت بەڵام گرنگن. یعنی ئێمە نابێ هەر خەیاڵمان لای شیرینی و چەوری و گۆشت و ئەوانە بێ. بۆیە کاڵین خواردنی تەندروست بەگشتی ئەبێ خواردنێکی هەمە جۆر بێ. خواردن کە ئێمە ئەخۆین لە کۆئەندامی هەرسا دوای هەرسکردن وەرئەگیرێ ئەمژرێت و ئەچێتە خوێن و ئەبرێت بۆ لەش. دوای ئەوەی لە جگەرە زۆریان فلتەرەکرێت تەصفیە ئەکرێت ئەنجا بڵاو ئەکرێتەوە. لەشی مرۆڤ ئەو قابلیەتەی هەیە ئەو شتانی پێویستە وەری ئەگرێ ئەگەر لە پێویستی خۆی زیاتر بوو ئەکرێتە دەرەوە کەواتە پێویستە بە پێی پێویست بخۆین. ڕۆژانە مرۆڤ پێویستی بە وزە هەیە بە پێی تەمەن بە پێی ئەو جوڵە و چالاکیانەی کە هەیەی و بە پێی نێرومێش فەرقەکات. بەگشتی مرۆڤ لە نێوان 1500-2000 تا نزیک 3000 کیلۆ کالۆری پێویست لە ڕۆژێکە. بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەگەر مرۆڤێ جوڵەی کەم بێ و چالاکی کەم بێ لەوانەیە 1500-2000 کالۆری کیلۆ کالۆری بەس بێت بۆی. بەڵام ئەگەر هاتوو کەسێک بێت لەو کەسانی کە جوڵەی زۆرە ورزشەوانە جۆری کارەکەی کرێکاری و جوڵەی زۆرە و ماسولکەی زۆر و بەکاردەهێنێت و وزەی زۆر پێویستی بە نزیک 3000 زیاتر کیلۆ کالۆریە بێ. کەواتە هەمووی وەکو یەک نییە مرۆڤەکان بێ بەپی پێویستی لەشی خۆیان بخۆن. ئەگەر لەوە زیاتر خورا گرفتی قەڵەوی دروست دەبێ بەرزبوونەوەی چەوری دروست دەبێ و ئەمانش بە دوای خۆیانە خوا نەخواستە لەگەڵ تەمەنە گرفتی نەخۆشی بەرزی پەستانی خوێن و شەکرە و نەخۆشیەکان بە دوای خۆیانە ڕائکێشن. کاتە دکتۆر ئێمە هەر کەسێک لە ئێمە هەرتاکێکی کۆمەلگا پێویستە خۆی جستی خۆی بناسێت بۆی بزانێت چ جۆرە خواردنێک بخوات یاخۆت چەند خواردن بخوا لە ڕۆژێکدا بۆی کە تەندروستی پارێزراو بێت. بەڵێ ئێمە هەمومان خواردنمان پێویستە و ئەو خواردنانە پێویستە هەمە جۆر بێ و خواردن لە وڵاتێکەوە بۆ وڵاتی ژەگۆڕێ بە پێی کەلتور و چۆن بڵین کەلتور و عادەتی ئەو شوێنە. یعنی ئەو خواردنانی کە لای ئێمە ئەخورێ جیاوازە لە خواردنی کە لە وڵاتێکی وەکو هەند و چین ئەخورێت جیاوازە لەو خواردنی کە لە وڵاتێکی ئەوروپی و ئەمریکی ئەخورێت. بەگشتی ئەو خواردنی ئێمە لە ڕاستیە کە لە زۆربەی سەرچاوەکانی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی بە خواردنی دەریای ناوەڕاست مێدیترێنیەن دایەت ناسراوە یەکێکە لە باشترین و تەندروستترین خۆراکەکان. ئەگەر ئێمە خۆمان زیاد خۆراکی نەکەین ئەو جۆرەی ئێمە بۆچی چووکە گەر سەیریکەی بە تێگەڕا بێگومان خواردن بە پێی ماڵی ژەگۆڕێ. تۆ هەر لە شاری سلەیمانیە سەیری ماڵێکی زۆر دەوڵەمە بکەیت لەگەڵ ماڵێکی مامناوەند لەگەڵ ماڵێکی هەژار جیاوازی هەیە لە جۆری خواردنەکان تا ڕادێک بەڵام بەگشتی هەمووی بە خواردنی تەندروست دائەنرێ. ئێمە ئەگەر سەیرێکی تێگەڕای خواردنەکانی ڕۆژانەی خۆمان بکەین بۆ نمونە برنجێکێکە لە خواردنە سەرەکیەکانمان وانە برنج ساوەر قەرەخەرمان بە تایبەتی برنج ئێستا برنج سەرچاوەیەکی گرنگی کاربۆهیدرێتە و سەرچاوەیەکی باشی وزەیە و جۆری ئەو کاربۆهیدرێتە بریتە لە ئەوەی کە پێڵەن ستارچ واتە نیشاستەی تایە کە بەڵێ
وزەمان ئاەتێ شەکرمان ئاەتێ بەڵام جۆرێکە لە کاربۆهیدرێتی ئالۆز پێڵن کۆمپلکس کاربۆهیدرێت دواتە یەکسەر نامژرێ هەند دوای هەرسکردن هەندێکی ئەمژرێت بۆیە گونجاوە وەکو سەرچاوەیەکی وزەوە لە بەرەوەی تا ڕادێ لە خواردنی تر هەرزانترە سێرەکەی زۆربەی ماڵی ئەوانی مامناوەند و هەژاریشن ئەتوانن برنج بخۆن. کەواتە با بڵێن دکتۆر ئەوە هۆکاری ئەوەیە کە بۆ ئەو کەسانی کە وەزنیان زیادە قەڵاون دەیانەوێت جستەی خۆیان دابەزێنن یەکەم شت کە خۆیانی لێ بە دوور ئەگرن برنجە کەمکردنەوەی برنجە نەخواردنی برنجە هۆکارەکە ئەوەیە؟ بەڵێ خۆ بێگومان مەسەلەی قەڵەوی ئەوە خۆی گرفتێکی گەورەی تەندروستیە و پێویستە هەموو کەسێ دوورکەوێتەوە لە قەڵەوی بەڕای من نەجوانە نەباشە نەتەندروستە و گرفتی زۆر بەدوایە چکە لە ڕووی تەندروستیەوە کە ئەمرۆڤ قەڵەو بوو ژمارەیەک هۆرمۆن هەیە بە تایبەتی هۆرمۆنی ئینسۆلین ئیش ناکات ئەگەر هەش بێت ئیش ناکات بۆی خۆی ناو ئەبرێ بە ئینسۆلین ڕزستن واتە ئینسۆلین کار ناکات لەسەر وەرگرەکان لەسەر هەستەوەر و ڕسێپتەرەکان ئیش ناکە کەواتە ئەمە بەهۆی قەڵەویەوە دروست دەبێت کە ئێستا بەڕاستی قەڵەوی ڕێکخراوی تەندروستی جیهانی پێناسەیەکە بە پێڵە ئەپیدمیک ئۆف دە دەی یعنی پەتای سەردەم چکە زۆر لە زیابوو نایە ئایا بەهۆی سترێسی ژیانەوەیە ئایا بەهۆی جۆری خواردنەوەیە ئایا بەهۆی کەم جوڵەیەوەیە ئەمانە هەمووی لە هەموو جیهاندا زۆر یعنی وازح دەرکەوتوە کە ئێستا ڕێژەی قەڵەوی لە زیابوو نایە و تەنانەت لە مناڵانی ئێستا قەڵەوی بەرەو زۆربوون ئەڕوا و ئەمە مەترسی نەخۆشیە درێژخایەنەکانی دڵ و زەخت و شەکرە و ئەوانە زۆر زیاکە بۆ دوورکەوتنەوە لە قەڵەوی لە ڕاستی هۆکاری جەنێتیک واتە بۆ ماوەی هەیە کە هەندێک کەس بینین لە خێزانیانە دایکی یا باوکی قەڵەوەیە هەردووچیان سێرکی مناڵەکان قەڵەون زۆریش ناخۆن ڕاستە هۆکاری دووهەم کە گرنگترە بەلای منەوە هۆکاری دەوروبەرە کە مرۆڤ خۆی ئەتوانێت تا بە ڕادێکی باش بە خواردن و بە وەرزش کۆنتترۆڵی کێشی خۆی بکات ئەوانەی کە لە خێزانیانە قەڵەویان تایە ئەبێ زیاتر ئاگاداری خۆیان بن چونکە ڕاستە زۆریش ناخۆن قەڵەو ئەبن قابلیەتیان هەیە چونکە جۆری ئەو هۆرمۆنانەی کە تەنزیمی ئارەزووی خواردن واتە شەهیە دەکەن ئەوانەی کە میتابۆلیزم واتە زیندەپاڵی وزەکانەکەن لە مرۆڤەکانە جیاوازن بۆیە سەیرەکی تۆ دوو کەس بە قەدەر یەگەخۆن کە چیەشیان زەعیفەیەکیان مامناوەندە یەشیشیان قەڵەوە هەمان بڕیشیان بیتێ کەواتە سەرفکردنی خواردنەکان لە لەشی مرۆڤەکانە لە ڕووی بایۆلۆژیەوە وەکو یەک نییە چونکە پەیوەندی هەیە بە هۆرمۆنەکان پەیوەندی هەیە بە جۆری چەوریەکان ئێمە دوو جۆر چەوری سەرەکی لە لەشا هەیە یەکێکیان پێڵن چەوری سپی یەکیان پێڵن چەوری قاوەیی با بڵێن براون ئەدیپۆستیش و ئەو کەسانی بڕی چەوری قاوەییان لە لەشا زۆرترە کەمتر قەڵەوە بن چونکە بینراوە لە ڕووی بایۆلۆژیەوە ئەم نەوە چەوریانە ژمارەی مایتۆکۆندریان تایە زۆرە وزە زۆرە سووتێنن بە کورتەکە ینی ئەوەی کە ئەشیخوا ئەی سووتێنێ کەم قەڵەوە بێت بەڵام ئەوانەی چەوری قاوەیان کەمە و چەوری سپیان زۆرە ئەم چەوریە چالاک نییە ژمارەی مایتۆکۆندریان لە ناوخانەی ئەم چەوریانەیە کەمە بۆیە گەر وزەی وەرگرت خەزنی ئەەکە و ئەبێ بە قەڵەوی و ئەبێ بە چەوری چی بکەین چەوری قاوەیمان زۆرتر بێ و چەوری سپی کەمکەینەوە هۆکاری بۆ ماوەی ئەوە لەوانەیە بەدەسەڵاتی ئێمە نەبێت بەڵام وەرزش باشترین هۆکارێک کە بینراوە بەڵێ چەوری قاوەی لەو بەهۆی وەرزشەوە زیا ئەبێت تا ڕادەیەک پلەی گەرمی نزم ینی لە ئەو کەسانی لە شوێنی سارتران یەکێک لە هۆکارەکانی چالاکردنی چەوری قاوەیەکان ساردیە کەواتە دوورکەوتنەوە لە شوێنی زۆر گەرم و وەرزشکردن بە شێوەیەکی بەردەوام یارمەتی زیاکردنی ئەم جۆرە چەوریە ئەیا و لە ئەنجامە ئەو وزەی کە ئەسووتێنرێت زیاترە و قەڵەوی کەمە بێت. دکتۆر زۆر کات ئەبیستین ئەو کەسانی کە ئارق زۆر ئەکەنەوە ئەڵێن ئەمە بۆ ئەو باشەکە قەڵەوی کەم ئەکاتەوە ئەو چەوریە ئەسووتێکە لە جەستەمانە ئەمە ڕاستە؟ تا ڕادەیەک ئەمە ڕاستە خۆی ئارەقکردنەوەیکێکە لە میکانیزمە زۆر گرنگەکان بۆ تەندروستی مرۆڤ و مرۆڤ کە ئارەقەکاتەوە چی لە ئارەقایەتە دەرەوە ئاو خوێ و بڕێک چەوریش بۆیە ڕاستە لەشی مرۆڤ وەکو ڕێخستنەوەیەک بۆ ڕێژەی ئاو بۆ نمونە ئێمە لە هاوینانە ئارەقەکەین وچکە ئەو ئاوە پێویستە لەسەر جەستە بۆ ئەوەی کە پلەی گەرمی لەش نێڵێ بەرز بێتەوە خوێکان هەندێک خوێی زیایە بەتی خوێی سۆدیۆم بۆیە هەستەکی تامی ئارەق سوێرە هەندێک لە خوێزیەکان لە ڕێی ئەوە ئێمە بڕێکی باش لە کۆنتترۆڵی ئەمانە لە ڕێی گورچی لەوەیە لە ڕێی میزەوە لەش لە مادە پاشەڕۆکان و ئاو خوێ زیادەکان لەش ڕزگارەکە بەڵام
پێستیش زۆر گرنگە بۆ ئەم کۆنتترۆڵە لەگەڵ دەرکردنی بڕێک لە چەوری بەڵام ئەمەش دووبارە لە مرۆڤەکانە وەکو یەک نییە و بە پێی وەرزە گۆڕێ بۆن منێمە لە وەرزی ساردی و زستانە کەم ئارق ناکەینەوە زۆر کەم بەڵام لە وەرزە گەرمەکانە زیاتر ئارەقەکەینەوانێ و ئەمەش خۆی میکانیزمێکی زۆر تەندروستە بۆ ڕێکسن هەندێک کەس بێزارە لەوەی ئارەقەکاتەوە بە تایبەتی لە بنباڵ و ئەمانەیە ئەو شوێنانەی مووی هەیەدای من ئارەقی زۆرترە و هەندێک کەس جۆری ئارەقەکەی ئەڵێ بۆنی ناخۆشە پێی ناخۆشە خەسن کە چێتە ناو خەڵکەوە یان ئارەقەکەی وە زۆرە بێتە هۆی ئەوەی جلەکانی پەڵە دروست دەکات لە سەری بەگشتی ئەوانش چارەسەری هەیە بەڵام خۆی ئارەقکردنەوە میکانیزمێکی فسیۆلۆژی ئاساییە کە بۆ لەشی مرۆڤ بەسوودە. دکتۆر خواردنی چەوری سوێری بە تایبەت چەوری هیچ زیانێک ئەگەێنێ بە تەندروستی لە ڕادی خۆی زیاتر بۆن منە قەڵەوی کات یاخود ئازاری بۆ دروست کات؟ بەڵێ چەوری جۆری زۆرە و چەوری یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی وزە و ئێمە ڕۆژانە ئەگەر بڕی ئەو وزەی وەری ئەگرین لە سەدا سی ینی سەیەکی یەک لە سەرسەی بڕی وزەکەمان لە چەوریەوە بێ زۆر گونجاوە یەک لە سەرسەی ئەو وزە یعنی گەر من لە ڕۆژێکە 3000 کالۆری وەرگرم 1000 کالۆری 750 بۆ 1000 کالۆری لە سەرچاوەکەی لە چەوریەوە بێ گونجاوە. چەوری بێگومان چەوری ئاژەڵیمان هەیە چەوری ڕۆچیمان هەیە چەوری کۆلسترۆڵمان هەیە کە وەری ئەگرین لە خواردنە و چەوریەکانی ترمان هەیە کە بڵێن چەوری سیانی ترایگلیسراید کە دووبارە لە خواردنەکانەوە وەریەگرین. چەوریەکانی وەکو کۆلسترۆڵ زیاتر سەرچاوەکانیان ئاژەڵیە بەڵام چەوریە سیانیەکان ترایگلیسراید سەرچاوەکەی ڕۆچیە. ئەم چەوریانش چەوری تێرمان هەیە و چەوری ناتێرمان هەیە تاوان بۆ تەندروستی مرۆڤ چەوریە ناتێرەکان تەندروستترن بە تایبەتیوانی کە لە ڕۆکە هەن و بۆ نمونە ئەو چەوریەی کە لە ڕۆنی گەنمەشامیایە لە زەیتی زەیتونایە چەوری هەندێک لە جۆرەکانی چەوری کە لە ماسی وەری ئەگرین ئەمانە زۆر تەندروستن و پێویستمان پێیتر ڕۆژانە بە بڕێکی باش بخورێن چونکە ئەگەر نەشی خۆین لەش ناچارە بێ خۆی ئەبێ دروستی کە چونکە پێکاتەی زۆربەی خانەکانی لەشی ئێمە پەردەکەی مادەی کۆلسترۆڵی تایە کە پێویستە کەواتێمە ڕۆژانە بە ملیۆنەها خانە ئەبێت تازە بکرێتەوە لە خڕۆکەکانی خوێن لە ناوپۆشی گەدە و ڕیخۆڵەکان لە ناوپۆشی کۆندامی هەناسە لە ناوپۆشی کۆندامی میز ئەم خانە تازانە هەمووی لە پەردەی خانەکانە پێویستیمان بە مادەی کۆلسترۆڵ و چەوری هەبێ کەواتە بەو شێوەی کە خەڵک وابزانێت چەوری خراپە بۆ شێوەیە ڕاز نییە چەوری پێویستە بۆ لەشی مرۆڤ بۆ تەندروستی مرۆڤ و بۆ خانەکان و بۆ سەرچاوی وزەش. دکتۆر منەمەوێت بپرسم چەوری ئاژەڵی با بڵین ئەو کەسانی خواردنیان زیاتر لەسەر گۆشت و ماسی و ئەو جۆرە گۆشتانەیە ئاژەڵیە یاخود ئەو کەسانی کە بووەکین پش زیاتر بە خواردنە ڕۆکیەکان ئەبەستن جیازی لە نێوان جستی ئەو دوو کەسەیە چیە لە ڕووی تەندروستیەوە؟ بێگومان جیاوازی زۆر هەیە چونکە ئەو کەسانی کە تەنها پشت بە سەرچاوی ڕۆکیە بەستن تا ڕادێکی زۆر کۆلسترۆڵ وەرناگرن چونکە کۆلسترۆڵ لە بەربووەمە ڕۆکچەکاندا نییە جگە لەوەی هەندێک مادەی تریش هەیە کە پەیوەستە بە ئەم چەوریانەوە کە پێڵن فات سۆلێبڵ ڤایتامین واتە ئەو چەوریانی کە لە ئەو ڤیتامینانی لە چەوریە ئەتوێنەوە وەکو ڤایتامین A, E, D, K ئەمانش لە بڕێکی باش لەگەڵ چەوریە وەرەگیرێن. یەکیشکە لەو سەرچاوانەی کە لە ڕۆکیان نییە و لە سەرچاوە ئاژەڵەکانە زۆرە ڤایتامین B12 کە زۆر گرنگە بۆ جستەی مرۆڤ و ئەگەر مرۆڤ ڤایتامین B12 کەم بۆەوە خوێنیدا ئەبەزێت دەمارەکان وەکو پێویست کاری گەیاندن و ئیشی خۆیان ناکەن و یەکیشتر لە سەرچاوەکانی تر کە ئەو جۆرە چەوریە کە پێڵەن ئۆمیگا 3 کە دووبارەیەکێکە لەو چەوریانەی کە زۆر باشە بۆ کۆنتترۆڵی چەوری ناو لەشی مرۆڤ و بۆ قەدەغیکردن نێڵێت چەوریەکان لە ناو پۆشی بۆرەکانە بنیشێن و ببێتە هۆی ڕقبوون و تەسکبوونەوەی بۆرەکان کە ئەمەش لە بەڵێ لە هەندێک سەرچاوی ڕۆکیە ئۆمیگا 3 هەیە لە چەرەسەکانە و لە گوێز و لە بادەما بەڵام لەوە زیاتر لە گۆشتی ماسیە هەیە کەواتە ئەو کەسە لە ڕاستیاوەی کە بەڕاز ئاماژەی پێکرد ڕۆکیش یەک جۆر نین هەندێکیان هەن کە پێڵەن تروڤیگەن ئەوە لە سەرچاوی ڕۆکی زیاتر هیچ ناخواست بەڵام هەندێکمان هەیە پێڵەن ڤێجیتێریەن ئەمانە
ڕاستە گۆژ ناخۆن بەس بەروبوومی ئاژەڵە خۆن یعنی مریشک ناخوا بەس هێلکە ئەخوا گۆشتی مەسەن مانگایە بەرخ ناخوا بەڵام شیرە خوات ئەمانە تا ڕادێک باشترە تەندروستیان بەڕای من و نەقسن ینی کەم و کوڕەکانیان کەمە بچکە هەندێک لەو شتانی پێویستە لە ناو ئەو خواردنانەی بەروبوومە ئاژەڵیەکانە تعویزی ئێنە بۆ منە هێلکە یەکێکە لە خواردنە زۆر تەندروستەکان و بەڕاستی خەڵک لەبارەی هێلکەوە هەندێک جار زانیاری نادە دروستی هەیە مەسن لە خۆی وڵێ هێلکە ئەخۆم زەردێنەکەی ناخۆم هیچ نەخۆشیشی نییە هێلکە هەمووی پێویستە و زەردێنەی هێلکە بڕێکی باشی تایە لە کۆلسترۆل لە ڤایتامین B12 و لە ڤایتامینەکانی تریش لەبەرەوە هێلکە یەکێکە لە خواردنە دروستەکان کە ئێستا بەڕاستی الحەمدوللا زۆرە و تا ڕادێک هەرزانە یعنی خێزانێکی هەرزانیش طبق هێلکە بە 4-5 هزاریش بکڕێت بەشی ماوەیەکی زۆری ئەکات بڕۆکی باش پرۆتینی تایە کە بۆ نمووی مناڵ و گەورەش پێویستە بۆ نمونە لەبەرەوە ینی حکمت لە خواردنە ئەوە نییە پارە زۆر سەرفکەین وشتی زۆر گران بخۆین ئەبێ بزانین چی تەندروستە بیخۆین ئەگەر ئێمە خواردنەکانمان هەمە جۆر بێ ڕۆژانە لەگەڵ ئەو خواردنەی کە زۆربەی خەڵکی شارەکەمان و وڵاتانی ینی ناوچەی ئاسیای ناوەڕاست و ئێمە کە ئەیخۆن کە برنجە لەگەڵ یا شلە ئەخۆین کە زۆربەی سەرچاوی ڕۆی چییە شلەی کوولەکە بامێ باینجان ئەمان ئەخورێ ئەگەر لەگەڵ یا گۆشتێک کە بێ مریش کە بێشتێکی باشە ئەگەر نەژبێت جاری وایە خۆی سەرچاوی شلەکە پرۆتینی تایە بۆ منە شلەی پاقلەیە کونۆکە نیسکە فاسۆلیایە ئەمانە بڕێکی باش پرۆتینیان تایە کە دووبارە تعویزی تا ڕادێک پرۆتینی گۆشت ئەکەن دکتۆر لە قسەکان تا باسی ڤیتامین دیت کرد ڤیتامین دی لە ڕێی خۆراکەوە وەربگیرە باشترە یاخود لە ڕێگەی زۆر جار دکتۆر ئاماژەبەوەکە لە ڕێگەی هەتاوە وەری بگرن یان بە عیلاج بۆ وەرگرتنی دەرمان ڤیتامین دی تا چەند گرنگە لە جەستەی مرۆڤدا و لە ماوەی پێشۆش بە هۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنای نوێ باس لەوە کرا کە ڤیتامین دی کە لە با بڵین زۆر پێویستیەکان بۆ جەستەی مرۆڤ کە کۆرۆنا کاریگەریەکەی کەم بێتەوە لەسەری بەڵێ ڤایتامین دی یەکێکە لەو ڤیتامینانەی کە پێی ئەڵێن فات سۆلیبڵ ڤایتامین واتە لە چەوریە ئەتوێنەوە چکە ڤیتامین B و C لە ئاوە ئەتوێنەوە لەبەرەوە خەزینیان زۆر نییە لە لەشە بەڵام ڤایتامین دی یەکێکە لە ڤایتامینانی وەکو A و E و D کە لە چەوریە بۆیە لەگەڵ چەوریە ئەمژرێن لە ڕیخۆڵەکانە ئەگەر سەرچاوەکانمان بڕێکی باشیان ڤایتامین دی تیا بێت ئەوە بێگومان شتێکی باشە سەرچاوی باشی ڤایتامین دی بریتێ لە شیر و بەربوومەکانی شیر ینی شیر و پەنیر و هەموو جۆرەکانی بەرهەمەکانی تر کە ئەخورێن بڕێکی باشیان تیا گۆشت جگەر هێلکە ئەمانە سەرچاوی باشن بۆ ڤایتامین دی بەڵام ئەگەر ئەو بڕێ کە ئەی خۆین وەک پێویست نەبوو بێگومان کاریگەری خۆر بە کاریگەری تشی سەر و بنەوشەیی ئێمە لە پێستا کۆلسترۆڵمان هەیە کە باسمان کرد کە خۆی بریتێ لە چەوری لە ڕاستیە ڤایتامین دی ئێستا بە هۆرمۆن ناو ئەبرێ چکە بنراوە ژمارەیەکی زۆر لە خانەکان لە لەشی مرۆڤە جێگەی تایبەتیان هەیە کە ڤایتامین دی ئیشەکە لەسەریان تەنانەت نەک لەسەر پەردەی خانە و سایتۆپلازم لەسەر ناوچی خانەش شوێنی تایبەتی هەیە کە ڤایتامین دی ئیشەکات بۆیە ئێستا بە هەزاران توێژینەوەی زانستی لە جیهانە باسی گرنگی ڤایتامین دیەکە ئێمە زین ڤایتامین دی گرنگە بۆ مژینی کالیسیۆم و فۆسفەیت لە ڕیخۆڵەکانەوە کە ئەمانەش زۆر گرنگن بۆ تەندروستی ئێسقان و دووبارە لە مناڵی شەو تازە پێگەشتووە بۆ تەندروستی دانەکان کەواتە مناڵەگەر نەقسی هەبێت لە ڤیتامین دی و کالیسیۆمە ئێسکی زۆر لاوازە بێ و نەرمە بێت چەمێتۆ پێڵەن ئێسکە نەرمە کوساح قاچی خوارە بێگەر زوفریای نەکەوین لە گەورەیە تازە کوساح ڕوو نایە لە دوای تەمەنی با بڵین 16 ساڵی بەڵام ئەکرێت ئێسکەکانی لاواز بێ ئەگەر ڤایتامین دی کەم بوو چکە بڕێکی پێویست کالیسیۆم ناگاتە ئێسکەکان بۆ ئەوەی ئێسکی تازە دروست بێ و پتەویان کە بەڵێ کەواتە ڤایتامین دی یەکێکە لەو ڤایتامینانی بەداخەوە ئێستێمە زۆر خەڵک کە فەحسی بۆ ئەەکەین زۆربەی خەڵک ئەتوانم بڵێم لە 175 بۆ 80 خەڵک ڤایتامین دی وەکو پێویست نییە زۆربەی خەڵک نقصانی هەیە کەم و کوڕی هەیە لە ڕێژەکەیە بۆیە ئەگەر بمانێ زوو تعویزی بینەوە بەڵێ بە شێوەی حەب بە شێوەی گولاج بە شێوەی دەرزی بە شێوەی حەبی فەوار هەڵچوو بە شێوازی جیاواز هەیە ئەتوانین بیدەین بەو کەسانە تا ڕێژەکە ئاسایە بێتەوە و لەگەڵیشە ئامۆژگاریانەکەین بەو خواردنانی کە بڕی باش ڤایتامین دیانتیایە و لە ڕۆژانەش نزیکەی 20 خولەک بۆ 30 خولەک چوونە بەرخۆر ئەم ڕێژەیە زیاکە.
دکتۆر کۆمەڵک پرسیاری هاوڵاتیانت بۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پێم خۆشە پرسیارەکانت ئاڕاستە بکەم. یەکێک لە ئەو کەسانی پرسیاری کرۆ دەڵێت لە بەیانی جژندا کاتێک ئێمە مانگێکە بە ڕۆژوین لە بەیانی جژندا کاتێکە لەستین کۆمەڵێک خواردنی چۆر و سوێر و توزانم تەرتیب هاماداکەین زیانی بۆ تەندروستیمان نابێت؟ لە ڕاستیە مەسەلەی کردنی خواردنی بەیانیان لە جژنی ڕەمەزانی پیرۆزە لای مسلمانان بۆنەیە ینی مناسبەیە. ئێمە عادەتەن بەیانیان خەڵک بەرچای یەخوا ماستەخوا پەنیرەخوا گوێزەخوا ئەمانە ئەخوات بۆ ئەوەی ئەم بۆنەیە جیاواز بێ لە هەموو وەختیشکە و فعلەن کە تۆڵی جەژن ئەبێ جیاواز بێ جینە توار وەکو ڕۆژان هەستی نان و ماست خۆیت خۆشە بەڵام هەست بە جیاوازی ناکەیت. بەڵێ لە ڕووی تەندروستیەوە ئەکرێتەوە بەیانی جەژن هەستیت و خواردنی خۆشیش و برنجیش و گۆشتیش و ئەگەری چ توانای بۆ قەلیش و شلەی قەیسیش و چی حەز لێ بێ بیخوا بەڵام گرنگەوەی زۆر نەخوات گرنگترین شتەوەی زۆر نەخۆیت و دوای ئەوە تۆ ڕۆژە بەخەبەری ئەجوڵەی ئەگەر بێت و کۆرۆنا بیاڵێ و قەدەغی هاتوچۆنە بێ خەڵک هاتوچۆەکە سەردانی خزم و کەسەکات کەواتە لەم بارەیەوە گرفت نییە ئەگەر نانی چێشتی جەژنیش بخۆین بەڵام گرنگترین شدەوەی زیاخۆری نەکی. ڕاستە. دکتۆر پرسیارێک تراتوالە خواردن کە کاتێک بۆ نمونێمە پارشێوان نانەخۆین لەسەری ئەخەوین ئایا خواردن کاتێک کە تۆ لەسەری ئەخەوی ئەبێتە هۆی زیانی یاخود قەڵەوی؟ بەڵێ هەموو کاتێک بە تایبەتی لە پارشێوە گرفتی گەورە زۆرخۆریە. ئێمە لەبەرەوەی ڕۆژ نزیکەی 16 ساعت بە ڕۆژوو ئەبین و ناڕەحەتترین شت توینوێتیە ئەنجا تۆزە برسێتی لەوانەیە زۆربەی خەڵک زیاتر تەحملی تۆزە برسێتێکی بکە بەڵام توینێتی بەوەی گەرماوە بۆیە بێ لە ڕەمەزانە لە پارشێوە دووربین لە خواردنی سوێر چەور و سوورەوە کراو پیاز ئەمانەمووی دەموشکەکەن زیاتر وا باشە خواردنێکی دروست بخۆین کە شلەمەنی تیابێ میوەی تیابێ ماست و ماستاوی تیابێ گوێز ئەمانە زۆر خورما ئەمانە زۆر تەندروستترن. بەڵێ دکتۆر پرسیارێکی ترت بۆ هاتووە ئەڵێت خواردنەکانی دەرەوە جیاوازیان چێ لەگەڵ خواردنی ماڵەوە زۆر جار دەوترێت خۆتان لە فاست فود و خواردنانی دەرەوە بپارێزن ئەو خواردنانە بخۆن کە لە ماڵەوە ئامادەکرێت. بێگومان خواردنی دەرەوە ئێستا لە زیابوو نایە خەڵک خاصەتن ئەم نەوەی نوێ با بڵێن جیلی تازە حەزیان زیاتر لەشتی دەرەوەی و گەسڵ و پیتزا و ئەمانە هەیە بە دەرەجەیەکی زیاتر لەوەی کە جارانیش خەڵکە ناو بەناو خواردنی دەرەوەی خواردووە کەبابی خواردووە خۆشتی و خواردووە بەڵام جیلی ئێستا زیاتر ئەیخۆن بێگومان خواردنە کانی دەرەوە ئەوی کە ناوی ئەبین بە فاست فود بڕێکی زۆری چەوریتیایە ئەگەر ناو بەناو بخورێت تەندروستە بەڵام زۆر نەخورێت یعنی نەک تۆ لە هەفتەی کە سێ چوار جارەوە بخۆیت ئەمە بەڕاستی ناتەندروستە و لەگەڵ فاست فودەکانیشە دووبارە بڕێکی باش میوە و سەوزە زەڵاتە بخۆین وای لێ ئەەکەین تەندروست بێت لەسەر و هەمووشیانەوە پاک و خاوێنی گرنگە ئێمە فاست فود هەیە لە شارەکەمانە زۆر شوێن هەیە پاک و خاوێنن و ئەیخۆیت و بە مطمئنی فەرقەکە لەوەیە تۆ خواردنی ماڵەوە بە دەستی خۆت زیاتر مطمئنی زیاتر دڵنیای لە خاوێنەکەی. دکتۆر پرسیارێکی تراتوالە من زۆرم حەز لە شیرینیە بە خواردنەوە گازیەکانەوە تا بە بیوسی و ساردی و شتانەوە چی بکەم بۆی کە پێی قڵاونەوە؟ وەڵاهی خواردنە گازیەکان وە کۆمەی کە خەڵک بەڵێن بیپسی کۆلا و ئەم شتانە جۆرەکانی هەمووی کە ئیخوا بڕێکی زۆری شەکرتیایە ئەگەر بڵین لە ڕووی تەندروستیەوە تەندروست نییە بەڵام ئەگەر زۆر حەزی لێ بوو بە بڕێکی زۆر کەم بخوات چونکە ئەمانش چەند جۆرێکن نەوعێکیان شەکری تێکرێت وەکو شەکری گلوکۆز یا فرکتۆز یا هەندێکیش خەڵک سوالی ئەوە کات ئەڵێ باشە دکتۆر من بیپسی دایەت دەخۆم یا زیرۆ خۆم وی کە بە حساب شەکری تیان نییە ئەمانە جۆرێکی تر لە مادەی شیرینی تێکرێ وەکوانی کە لە نەخۆشی شەکرەیە وەکو ئەسپارتام و سویتامەکانی تێکرێت ئەمانەش لەوانەیە تا ڕادێ باشتر بن لەو بەڵام هەر زۆر خواردنی تەندروست نییە فرکتۆز یەکێکە لەو شەکرانەی کە لە میوەشە هەیە بەڵام ئەویش زۆر خواردنی ئەبێتە هۆی قەڵەوی و زیادکردنی چەوری جگەر بۆیە هەتا بتوانین بە شەربەتی فرێش بخۆین میوە بخۆین ینی تۆ ئەو میوە و تامەی لە پرتەقاڵێ لە لالەنگیە لە مۆزێ لە جێزەر لە خەیار لە شووتی دەست دەکەوێت زۆر تەندروسترە لەوەی کە لەو بڕە زۆرە شەکرەی کە لە ناو شەربەتە دەستکردەکان و با بڵین خواردنە گازیەکانی دەرەوەی هەیە جگە لە بێگومان ئەوەی کە زۆر ڤایتەمین هەیە لە دوای ئامادەکردن ئەفەوتێن ینی بۆن منە ڤایتەمین سی لە شتە فرێشەکانە هەیە کاتێک کە ئەکرێت بە شتانە تیانە نامێنێتەوە بۆیە خواردنەوەی شەربەتە فرێشەکان زۆر تەندروسترە لەوە.
دکتۆر دینە کۆتایی پرۆگرام پێم خۆشە دوڕێنمایی تۆ وەرگرم بۆ هاوڵاتیان پێویستە چی بکەن کە ئیترەوە مانگێکی پیرۆزی ڕەمەزانمان بەڕێ کرد و بەرە ڕۆژانی جێژن هەنگاوانین چی بکەین بۆی تەندروستیمان پارێزراوە بێ ئەو خواردنانە چین کە زیاتر پێویستە گرنگی پێ بێت بۆی تەندروستیمان بە پێی تەمەنمان بێت. بەڵێ بێگومان ئەم پرسیارە زۆر مهمە. سپاس. ئێمە وا مانگێکمان بەڕێ کرد لە مانگ ڕەمەزانی پیرۆز و خەڵک بۆی دەرکەوت کە ئەتوانێ 16 سەعات نەئاو نەخواردن نەخوات بێ ئەوەی هیچ تێکیش بچێ نەک تێک ناچێ بگرێت لە ڕووی تەندروستیەوە بە دەیان و سەدان توێژینەوەی زانستی سەلماندوێتی کە ئەگەر فاستین واتە بە ڕۆژوو بە شێوەیە تەندروست بکرێت زۆر تەندروستیمان باشترەکە نەک وەک خۆمان باشتریشمانەکەت قەڵەوی پێدا ئەبەزێنین چوری پێدا ئەبەزێنین کۆنتترۆڵی زەخت و شەکرەی زیاتری پێ ئەەکەین ئارامی دەرونیمان زیاتر ئەبێ بۆیە با دوای ڕەمەزانیش ئەگەر بە ڕۆژوژ نەبین دوورکەوینەوە لە زۆرخۆری دوورکەوینەوە لە خواردنە قورسەکان با خواردنمان هەمە جۆر بێ یعنی با کەسێک هەژاریش بێت لەگەڵ خواردنە بەسیتەکە ئەتوانێت یەک دوو خیار و تەماتە بک بە زەڵاتەیەک تۆزە سەوزە پشواتەوانێ با لە ژەمیی بەیانیانە ئەگەر هێلکەی خوارد زۆر باشە تۆزێ ماست تۆزێ گوێز پەنیر بەڵام بێگومان گرنگجی بین بە پاک و خاوێنی خواردنەکانمان بەرەو وەرزی هاوی نەڕۆین دوورکەوینەوە لە خواردنی زۆر چکە کە خواردن زۆر لێنرا ئەمێنێتەوە هەڵە گیرێ دووبارە گەرمەکرێتەوە یەکێ لە گرفتی گەورەی سکچوون و ڕشانەوە و تەسەموم واتە بە ژەهراوی بوونی خواردن کە کۆنە بێ بۆیە با خواردنەکان تازە بە تازە بەقەدر ئەو ژەمەی ئەخورێ ئامادەکەین دوورکەوینەوە لە زۆرخۆری بڕوا بکە تام لە خۆشی خواردن لە زۆریان نییە با خواردنی خۆشیش بخۆین خەڵک وازانێت کە دکتۆرەڵی خواردنی تەندروست یعنی گۆژ نەخوا نەخێر گۆشتیش بخۆ کەبابیش بخۆ کفتەش بخۆ شفتەش بخۆ کام خواردنانە لای ئێمە خەڵک حەزی لێتی بەڵام زۆر مەخۆ گرفتی گەورە لە زۆر خواردنایە و جوڵە و هەبێ وەرزش بکە دوور کەورەوە لە جگەرە و مەشروب ئەمە سەحەتێکی باشترین تەندروستی ئەبێت. دکتۆر پرسیار ڕاتکێشان بۆ پرسیارێکی تر هەرچەندی تر کۆتایی پرۆگرامە بەڵام ئەکەم خۆری دایم خۆربی باشترە لەوەی زۆر خۆری درەنگ خۆربی ئەوەیان بۆ هەندێک حاڵەت ڕاستە بەڵام ئەوەش ئێستا هەندێک توێژینەوەی زانستی زۆر تەئیدی کەم خۆری دایم خۆر ناکە تۆ بەردەوام دەمە بجوڵێ چکە ئەوەش مەترسی هەیە کاتێک تۆ لە بینی ژەمی بەیانی و نیۆڕۆیار شتێکی کە خۆی لە بینی نیۆڕۆ ئێوارەیە چەند شتێکی کە خۆیت ئەمە قەڵەوی دروستەکە چکە وزەیە و بەردەوام نە لە ڕۆژێکە یا سێژەمەکە یا بگرێ ئەگەر دوو ژەمیش بێت بەسە با فترەی بینی ژەمەکان بگاتە ئەوەی تۆزە برسیمان بێت چکە کە برسیمانە بێ حەز لە خواردنەکەین تام لە خواردن وەرەگرین و لە جەستەشمان زیاتر سوودی لە وەرەگرین. دەستەکانە خۆش بێت بێگومان ماندوومان کردی زۆر زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد عومەر محەممەد کە بەڕێزیان ڕاوێژکاری هەناوین. پرۆگرامی دەپرسم لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەجێتان دەیەڵێت تا دوای جێژن دینەوەلاتان شاد و بەختەوەر و تەندروست بن. هیواخوازم کە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قبول بوو بێت. دکتۆرگیان زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە پرۆگرامەکەمان وەلەو ماویشێتی پیرۆزبای جەژنی ڕەمەزانیش لە ئێوە و لە هەموو بینەرانی تەلەڤیزۆنەکەتانەکەین و هیواداری ئێوە لە هەموو هاوڵاتیان پیرۆز بێ ئینشاءالله تا دوای مانگی ڕەمەزانی پیرۆز و دوای جێژنی ڕەمەزانی پیرۆز دێمەوەلاتان شاد و بەختەوەر بن.